هەوڵدان بۆ دادپەروەری ڕەگەزی لەو کاتەوە جۆرج فلۆید وەک هاوڵاتیەکی ئەفریقی ئەمریکی لە ژێردەستی پۆلیستا لە مانگی 5 ساڵی ڕابردوودا گیانی لەدەستا بووەتە بابەتێکی سەرەکی لە ئەمریکا. ئەوە ئەژنۆیەک بوو لەسەر ملی دادپەروەری و لەبیر ناکرێت. چاوی دەیان ملیۆن ئەمریکی کردەوە و بە ئاگای هێنان و بەڕای من ئەوە خاڵێکی وەچەرخان بوو لە هەڵوێستی ئەم وڵاتەدا بەرامبەر بە دادپەروەری. ڕۆژی سێشەمە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا 4 فەرمانی جێبەجێکاری واژۆ کرد کە کۆشکی سپی دەڵێ دادپەروەری ڕەگەزی بۆ ئەو ئەمریکانەی کە خزمەتیان نەکراوە و دواکەوتون جێبەجێ دەکرێت. ئەمانە سیاسەتی باش نین، بەڵگەکان ڕوونن. پێشخستنی دادپەروەری بۆ گەشەی ئابووری باشە و دەتوانێت کار بۆ ئەمریکایەکان دابین بکات. تاکو ئیستا بایدن چەندین سیاسەتی بەڕێوەبەرایەتی ترامپی پێچەوانە کردوێتەوە. ئەو ئاژانسەکانی ئاراستە کردووە بۆ بەهێزکردنی یاساکانی دژ بە جیاکاری ڕەگەزی لەبارەی خانوبەری فدراڵی و کۆتایی هێنان بە بەکارهێنانی زیندانی کەرتی تایبەت لەلایەن وەزارەتی دادەوە کە بە پێی قسەی چالاکوانان جیاکاری ڕەگەزی بەهێز دەکرد. لە کاتێکدا لەم ساڵانەی دواییدا ڕێژەی زیندانیکردنی ڕەشەکان کەمی کردووە، بەڵام هێشتا ڕێژەکەیان 5 ئەوەندەی ڕێژەی سپیەکان بەرزترە. ئەگەر سیستەمێکی کەرتی تایبەتت هەبێت کە بە پێی ژمارەی زیندانیەکان موچەی پێ بدرێت، ئەوە زیندانیەکانی کەرتی تایبەت پێیان خۆش دەبێت کەسانی زیاتر و زیاتر بخەنە زیندانەوە، کەواتە هەندەر و خواستەکان لە ڕۆوە هەڵەیە و ناتوانێت ئاماجە باشەکانی کۆمەڵگا بەڕێوە ببات بۆ ئاسایشی گشتی و تواناکردنی هاوڵاتیانی ئێمە. بایدن خەریکی ڕاوێژە لەگەڵ حکوومەتی ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەگەڵ 574 هۆزی ئەمریکی ڕەسەن کە بە فەرمی دەستنیشان کراون. هەروەها دەیەوێ بەرەنگاری ئەو جیاکاریانە ببێتەوە کە دژی ئەمریکی ئاسیایەکان دەکرێت کە لە ڕۆژانی سەرەتای پەتای کۆرۆنادا زیاتریشی کردبوو. ئەو کەسانی کە لە ئاسیایی دەچن یان ئەو کەسانی کە لە چینی دەچن وا دەستنیشانکراون کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. جەختکردنی بایدن لەسەر دادپەروەری و دابەشکردنی سەرچاوەکان بە سەرنجیدان لەسەر پێداویستی کەمینەکان لەلایەن کۆنەپارێزانەوە ڕەخنەی لێدەگیرێت و دەڵێن یەکسانی ڕاستەقینە بە مانای پێدانی سەرچاوەکانە بەبێ جێوازی بە هەموو کەسێک. پێناسەی دادپەروەری لای چەپەکانەوەیە کە بۆ گەیشتن بە یەکسانی هەڵسوکەوتی نایەکسان بکەن. ئەمە ئەو شتە نییە کە ئێمە دەمانەوێت. ئەمە هەمان ئەو شتەیە کە مارکسیزم بۆ گەیشتن بە یەکسانی بانگەشەی بۆ دەکرد. ئێمە هیچ دەرەنجامێکی نایەکسانمان نییە. ئێمە ڕێگە بە خەڵک ئەدەین کە گەشە بکەن. ئەجێندای کاری بایدن بە دوای ئەوەدایە کە دادپەروەری ڕەگەزی بۆ ئەو کەسانە دابین بکە کە دەنگیان پێداوە بۆ بردنەوەی کۆشکی سپی. 11% دەنگدەرانی ئەمریکی لە ساڵی 2020 تا ئەفریقی ئەمریکیەکان بوون کە 90% دەنگیان بە بایدن داوە.